جا ئایا ئەو کەسەی کە خودای میهرەبان سینەی گوشاد کردووە بۆ ئیسلام و لەسەر ڕێبازی نور و ڕووناچی پەروەردگاریەتی وەک ئەو کەسە وایە کە پێچەوانەیە؟ هاوار و وەیل بۆ ئەوانەی کە دڵیان ڕقل لە ئاستی قورئان و یادی خوددا، ئەوانە لە گومڕایەکی ئاشکرادا گیریان خواردووە. خوددا جوانترین و پیرۆزترین فەرمایشی ناردۆتە خوارەوە کە ئەم قورئانەیە لە جوانیدا ڕشتندا بابەتەکانی لە یەک دەچن، هەندێک باسیشی بە شێوازی جیاواز تیادا دووبارە بۆتەوە. جا کارکردی ئەم قورئانە ئەوەیە تەزوو دەهێنێت بە گیان و پێستی ئەو کەسانەدا کە ترسی پەروەردگاریان لە دڵ و دەرووندا هەیە، پاشان گیان و پێست و دڵیان نەرم و ئامادە و چالاک دەبێت بۆ یادی خوددا و خوداپەرستی. ئەوە هیدایەت و ڕێنمووی خوددایە کە هەر کەس شایستە بێت هیدایەت و ڕێنمووی دەکات بۆ ئەو پلە و پایە بەرزانە، ئەوەشی کە ڕێبازی خوددا ون بکات کەس نییە ڕێنمووی بکات.